ئەمڕۆ پاش کۆبوونەوەی بەڕێبەری گشتی پەروەردە لەگەڵێکی سەرپەرشتیاری بنەڕەتی هەر پێی باش بوو لەسەر داوای خۆشی کە کۆبوونەوەیکی تر ساز بکەین لەگەڵ سەرجەم بەڕێبەری قوتابخانە بنەڕەتیەکانی 1 بۆ 6 و هەروەها 7 بۆ 9 و 1 بۆ 9. ئێمەش لەسەر داوای ئەوان ئمڕۆ لە هۆڵی پەیمانگای کۆمپیوتەری سلێمانی ئەو کۆبوونەمان ساز کرد و لە بەرنامەکەشە ئەوەیە کە وەکو یەکتر ناسینێ چکە ئەمە یەکەم جارە کە بەڕێوەبەری گشتی پەروەردە ئەمسا کۆبوونەوە لەگەڵ سەرجەم بەڕێوەبەری قوتابخانەکان ئەکات و ئەو کار و فەرمانانەی کە کەوتۆ شانی بەڕێبەرەکان هەڵسەنگاندنێکی لەلای خۆی بۆ کردووە و ئەو بەرنامەیەشی کە خۆی هەیەی بۆ چاکسازی لەناو قوتابخانەکانە بۆ باشترکردنی ئەرچی مامۆستایان و هەروەها خولەکان کاکرێتەوە هەروەها ئەو گیر و گرفتانی کە لە بواری پەروەردە هەیە لە مەسلەی فرۆشگاکانەوە لە مەسلەی نەبوونی پێداویستیەکان و هەروەها جێگەی پێویست بۆ قوتابخانە خوێندگاکە بۆ قوتابیان نییە چونکە ئەمانە هەمووی گرفتە بە ئەم چەند مانگی کە دەوام هەبووە ئێستا هەمووی کۆکرێتەوە ئەو لەگەڵ تێکەڵاوی کرد لەگەڵ ئەو بەرنامەی کە هەیەی بۆ داهاتوو ئەو فترەی کە ئەوە بەڕێبەری گشتی ڕوونکردنەوەیەک بۆ پێشنیاز و هەروەها داواکردن و هەروەها ئەوانەی کە بە باش هێزانێت ڕوون یەکاتەوە بۆ سەرجەم بەڕێبەری قوتابخانەکان و داوا شەکات کە هەمیشە هەماهەنگ لە کارەکانیانەوە پەیوەندیەکی تونگتۆڵ هەبێ لە بینی قوتابخانەکان و لەگە کەسوکاری قوتابی خوێندکارە و لەسەر مافی مرۆڤ و هەروەها ئەو شتانەی کە مامۆستا بە ئەرچی سەرشانی خۆی ئەزانێت هەڵسێ پێی و نەبوونی تونگوتیژێ لەناو قوتابخانە و خوێندگاکانە ئەمانە هەمووی ئەرچی سەرەکی سەرەڕای بەرزکردەوەی ئاسی زانستی لە قوتابخانەکانەوە خۆشتان نەزانن کە ئێستا سەرجەم قوتابخانەکانی کوردستان کتابیان بۆ چووە کە پۆلی یەکی بنەڕەتی چەند قوتابخانە ئەکرێ بکرێ بە دراسە ئینگلیزی ئەمانە زیاتر ئەچی قوتابخانەکان و مامۆستاکان گرانترەکە بە پێی ئەو ئەرکە بتوان هەوڵ بن و تێبکۆشن چونکە و هەروە خولکردنەوە بۆ مامۆستایان و ئێستا خولی پەروەردەیش هەیە خولی بریشکانسڵ هەیە بۆ بەڕێبەری قوتابخانەکان و هەروەها لەگەڵ مامۆستاکان و سەرپەرشتیارەکانیش ئەمانە کۆی ئەو بابەتانن کە قسەی لەسەرەکرێ سەرڕای ئەوەیش کە ئەو گرفتانی کە خۆیان بەڕێبەرەکان هیانە تەرحێکە لە لای بەڕێوەبەری گشتی و تاکو قسەی لەسەر بکرێەوەی بە پەروەردە بکرێت یان ئەوەی بەڕێبەرەتی گشتی بکرێت نێشکرا ئێمە بەرزیکەینە بۆ وەزارەتی پەروەردە و دابینکردنی مەسەلی نەوتیشکەیە چەکە لەو گرفتانی کە ڕوبەڕووبان بە تۆ بەڵام خۆشبەختانە دەستمان کردو بە دابینکردنی و ڕەنگ ئەویش زیاتر قسەی تری لەلا بێت باسی بکە بۆ بەڕێبەری قوتابخانەکان.